بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوە یازیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە پەروەردەکردنی منداڵەکەین لە ڕوانگەی ئیسلامی پیرۆزەوە. عامری کوڕی عەبدوڵڵای هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باشترین پەروەردەکاری هەموو جیلەکانی کۆمەڵگە بووە هاتە ماڵمانەوە و لەو کاتەشدا من مێرد منداڵێک یا منداڵێکی بچووک بووم و دەمویست بچمە دەرێ لەگەڵ هاوڕێکانمان یاری و مەجاق بکەم. دایکم گوتی وەرە با شتێکت بدەمێ و مەڕۆ دەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەنیاز بوو یا بەنیازی چ شتێکی بدەیتێ؟ فەرمووی دایکم گوتی کە بەنیاز بووم خورمایەکی بدەمێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر بهاتایە و خورماکەت پێ نەدایە ئەوا تۆ درۆیەکت لەسەر دەنووسرا. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێرەدا وانەیەکی پەروەردەیی جوان بۆ دایکان و بۆ نەوەکان ڕوون دەکاتەوە کە نابێت تەنانەت دایک و باوک و منداڵەکان یان بۆ نمونە عایلە و خێزانەکان لە نێوان خۆیاندا ببنە بەرهەمهێنەر و بەکارهێنەری درۆ لە نێو خۆیاندا. پیاوێک هاتە خزمەتی ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و سکاڵا و شەکوای لە دەست خراپی و لارولاساری کوڕەکەی کرد. ئیمامی عومەریش وەکو دڵسۆز و پەروەردەکارێک کوڕەکەی بان کرد، ئامۆژگاری کرد کە بۆچی لەگەڵ باوکیدا خراپە. کابرا کوڕەکە گوتی ئەی ئیمام ئەرکی یا مافی منداڵ بەسەر دایک و باوکەوە چییە؟ ئیمامی عومەر فەرمووی هەر لە سەرەتاوە بگەڕێت دایکێکی باش لە خێزانێکی باش، دایکێکی خاوەندین و ڕەوشت و قیەم و ئەخلاق هەڵبژێرە بیکاتە دایکی منداڵەکانی. پاشان کە لە دایک بوو ناوێکی جوان، ناوێکی ڕەسەن، ناوێکی واتادار دوور لە ناوی شەڕانگێزی و شەڕی خەم و خەفەت و ئەو شتانەشی بۆ هەڵبژێرێ. پاشتر فێری قورئان و ڕێبازێکی دروستی بکا بۆ ژیانکردن و دووری بخاتەوە لە تەواوی ئەو شتە خراپانەی کە زەرەر بە دڵ و دەروون و کەسایەتی و ئەخلاقی خەڵک دەدا. پاشان کوڕەکە گوتی ئەی ئیمام دا باوکم چووە لە نێو عایلەیەکدا ئافرەتێکی خراپی دوور لە حەیا و حورمەت و دوور لە ئەخلاقی هەڵبژاردووە و کردوێتە دایکی من کە لە دایکیش بووم ناوێکی بۆ هەڵبژاردووم کە هەمیشە مانای شەڕ و ئاژاوە و خراپی و ڕەشبینی و ئەم جۆرە شتانە دەدا. هەروەها لە بری قورئان و فەرموودە و هەر شتێکی تر هەر زانستێکی دیکەی سوود بەخش باوکم کۆمەڵێ شتی خراپ، کۆمەڵێ شعری نەشیا و کۆمەڵێ مۆسیقا و ئەم شتانەی فێر کردوم. ئیمامی عومەر فەرمووی بە باوکەکە کەواتە گەندەڵی و خراپی و سەرنجامی ئەم تاوان و خراپە و لاساری کوڕەت پەیوەندی بە خۆتەوە هەیە و پەیوەندی بە کوڕەکەوە نییە. ئیسلامی پیرۆز گرنگیەکی بەچاوی بە پەروەردەی منداڵ داوە، چونکە پێی وایە منداڵ لە سەرەتای تەمەنی خۆیەوە ئەکرێ ببێتە کەسێکی باش، پەروەردەکارێکی باشی هەبێ، دەکرێت ببێتە پیاوی داهاتووی وڵات و سوود بە خۆی و بە کۆمەڵگەکەی بگەێنێ. ئێمە لەم بەرنامەیەدا کە ئێستا لە بەردەم پشووی هاوینداین، لە بەردەم وەرزی هاوینداین کە زیاتر منداڵەکان ئەکرێ لە ڕێی خول و دەرزەکانی مزگەوت و دەرزە ڕۆشنبیریەکانی ترەوە پەروەردەیەکی ڕەسەن بکرێن. ئەم بەرنامەیەم بۆ ئەو مەبەستە تەرخان کردەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فەتحی زراری زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی بەرنامەکەمە بۆ ئەمڕۆ. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە جەنابت و لە هەموو بینەران و بیسەران بێ ئینشاءالله خوددا لێت ڕازی بێ یا ڕەبی. هەر سەرەتا بە شێوەیەکی گشتی مامۆستا پێم خۆشە باز لە پەروەردە و پرۆسەی پەروەردە بکەین، پاشتر دەچینە سەر پەروەردەی منداڵ. هەر بە شێوەیەکی گشتی ئیسلام چۆن گرنگی بە پەروەردە داوە لە تاکێکەوە، لە شوانێکەوە، لە کاربەدەستێکەوە، لە ژنێکەوە، لە مامۆستا و ئەندازیارێکەوە تا کۆتایی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. سرتا دەسخۆشی لە جەنابەت و ئەو برایانە دەکەم کەوا ئەو بەرنامەنە ڕێک دێخنەوەی میلەتی ئێمە مسلمانان لە ناو لە دەرەوەی ئیسفادە لێ بکەن ئینشاءالله. بەتەئکید پەروەردە یەکەمین شت یعنی یەکەم ئیشی پێغەمبەران و عەلەیهیمو السەلاتو وەسسەلام کاتێک کە هاتنە ناو خەڵک وەیوزەکیهم وەیوعەللیمهم الکتاب والحیکمەتە، هەر کاتێک کە هاتنە و ئایەتانیان خەیتۆ لە خەڵک پێش ئەوەی فێرە تەعلیمیان بکە فێرە تەزکیەیانە وەیوزەکیهم وەیوعەللیمهم الکتاب والحیکمە، یعنی ئەوە جار تەزکیەیان دەکات. چونکە لۆ ئەگەر تەزکیە و پەروەردە نەبوو، تعلیمەکە و حیکمەتەکە و شەهادەکە و هەموو شتەکان کە
ئەو سوودیان نابی لۆیە بەڕاستی پەروەردە و یعنی تەزکیەکردنی کۆمەلگا بەعام و بە تایبەتی منداڵەکان کەنەوەی دوا ڕۆژی ئێمەنە کە بەڕاستی ئەوان لەسەر کاغزشی سپینە هیچ غەل و غەشەشیان توش نەبووە بەڕاستی زۆر پێویستە لۆی خوای رب العالمین خۆی پەروەردە و تەزکیەی پێغەمبەری کردی ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی و پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سڵاو وسەلام یەتلو عەلەیهیم ئایاتی وەیوزەکیهم ئەویش سەحابەکانی کو تەزکیە کرد و پەروەردە کرد جا نەک ئیلا منداڵەکان بەڕاستی پێویستە پەروەردە ئەمڕۆ یعنی پێشەش سەرەکی لۆ بابەکان و داکان بکرێت کە بەڕاستی من ڕێزم هەیە بەڵام زۆر داک و باب وا هەیە قەناعەتم پێ بکەن یعنی هیچ لە حرفی عیلە لە پەروەردە نازانی لۆی زۆر زادرێن بەڕاستی ئەو داک و بابانەی یاخود ئەو گەنجانەی کە دەیانوێت پرۆسەی هاوسەرگیری پێکەوە بنێن پێویستە کو فەحسی خینیان لۆ دەکەلۆیکەن و خۆشیان نەبێتن و لە لای مەحکەمە و حاکمەوە بەبێ ئەو فەحسە زەواجەکەیان لۆ ناڕۆژدرێ پێویستە ئەو دەورەیەکیان لۆ بکرێتەوە لە ئەو داک و بابانە لەبەرەوەی سبەینێک و ئەو منداڵانە پەروەردە دەکەن جا ئەو دەورەیە هەفتەیی بی پازە ڕۆژەیی بی زیاتر بی کەمتر بی مهم هەندێک مامۆستای ئاینی مامۆستای دەروون ناسی مامۆستای اقتصاد مامۆستای پەروەردە ئەو ژن و مێردەواتە برێن بە معنایش کە ئەو دوو گەنجەی کە دایان بستنە قەفەسی زێڕین و هاوسەرگیری پێکەوە بکەن ئەو پەروەردەیان بکرێت کە بەڕاستی ئەگەر کۆمەلگا بە ئەولادەکان زۆبی با نەوەکان و وەچەکان زۆبی ئەگە پەروەردەیەکی ساغ و سەلیم نەبوو سبەینی لە جیاتی ئەوەیە کە ئەو منداڵە ببیتە نیعمەتێک لۆ داک و باب و دەور و بەریەوە و کۆمەلگایە دەبتە نیعمەت و بەرایەکی گەورە لۆیە تەماشا دەکەی لە قیسەی موسا پێغەمبەر عەلەیهی سەلام لەگەر خضری سەلامی خوایان لەسەر بی کاتێک کە منداڵەکەی دەکوژیتێنە بەرەو منداڵێکی خراپ بووە یعنی دەبتە عقوبە و فیتنە لۆ داک و بابی جا هەر کاتێک گەر ئەولادەکان بە تایبەتی ئەگەر چاک نەبوون پاک نەبوون صالح نەبوون بەڕاستی دەبنە یعنی نیقمەتێک و موسیبەتێکی گەورە نەک ئیلا لۆ داک و بابی کاکە لەو دەور و بەرەکەی سبەینی خەڵک دەکوژی سبەینی ناموسی خەڵک دەبە سبەینی خەڵک ناو دەبە یعنی دنیایەک مەشاکلی پێیا دەکە جا لۆی ئەولاد و یعنی منداڵەکان بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەن ئەگە پەروەردەیەکی صالح و باشیان نەکەین داعی شەر گەلک زۆر هەر لە نەفسی بگرە لە شەیتان بگرە لە شەیاتینەکانی ئینس و جین بگرە هەر لە ئیعلام و ئەفلام و فەیسبووکە خراپەکان بگراوە هەمووی داعی شەڕن بەرەو خراپیان دەبن لۆیە بەڕاستی دەبێت زۆر وەریابێن هەمومان بە تایبەتی داک و بابەکان ئەولادەکان پەروەردەیەکی جوانیان بکەین لەوەی صالح و ئیسلاح و خێردار دەچێن لۆ کۆمەلگای خۆیان چونکە هەر ئەوانە نسبەینێ تەوزیع دەن بەسەر هەموو وڵاتدا هەر لە ڕئیس و هەر لە دکتۆر و هەر لە مامۆستای ئاینی هەر لە محامی و هەر لە مامۆستای مەکتەب و هەموو ئەو لە چێ دەرەچێن لەو منداڵانە پاشەکەوت دەبن کەوا بەگەر منداڵەکانمان ئێمە چاک کرد هەموو وڵاتەکەمان هەموو یعنی کون و قوشبنەکان و شوێنە ئەساسەکانی خەڵک چاک دەبن و پاک دەبن و کاتی خەڵک لە دەستیانی استراحەت دەکەن زۆر باشە کەواتە پەروەردەی منداڵ مامۆستا با بێنەوە بۆ کۆڵێک کورتی بکەینەوە پەروەردە بە شێوەیەکی گشتی بینە سەر پەروەردەی منداڵ بە تایبەتتر لە ئیسلامی پیرۆزدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندین نمونەمان هەیە وەکو نمونەی سەرەتا ئاماژەم پێکریان بۆ منە ئەنەسی کوڕی مالیک 10 ساڵ لە خزمەتیا بۆ باسی شێواز و نەرمونیانی و لە سەرخۆی پێغەمبەری خوا دەکات لە پەروەردەکردندا پێم خۆشە باز لە پەروەردەی منداڵ بکەین چه گرنگیەکی هەیە و چ پێگەیەکی پێدراوە لە ئیسلامدا ولا بالتأكيد وەکو باسم کرد دەبی بێن باشترە برێن سیفاتی مڕەبیچنە ئەو کەسێکەوە تەربیەی ئەولادەکان دەکە سیفاتەکانی وچنە ئەوە زۆر مهمە ئەو کەسێک کە مڕەبی یان مڕەبیە کە بڵێن داکەیە هەندێک کۆمەڵێک سیفاتی زۆر مهم دەبی تێدا بێنەدی ئەگەر ئەو سیفاتی تێدا نەبی چونکە هەر کاتێک ئەگەر مڕەبی یاخود مڕەبیە بابرێن بە ئیستیلاحی عەرەبی لۆ ئافرەتان ئەگەر ئەو سیفاتە چاکانی تێدا نەبوو ئەو کاتێ بەرەو خراپەیان دەبێت لۆیە پێویستە ئەو کەسێک کە تەربیە و پەروەردەی منداڵەکان دەکات جای لای هێرە خۆی ئینسانێکی دامەزراوە بێ ئینسانێکی وەکو دەرێ یعنی تەربیە کراوە بێتن ئینسانێک بی وە شێوازی تەربیەکەشی بزانێتن کۆت بکە هەندێک حاڵەت هەیە توندی دەوێ هەندێک حاڵەت هەیە نەرمی دەوێ هەندێک حاڵەت هەیە لۆ هەیە یعنی عقوبەیەکی زەعیف و بەسیتی بێتن جا لۆیە پێویستە من پێم خۆشە ئەو خاڵە باسکەم ئایا شێوازی پەروەردە کووە شێوازی پەروەردە شتێ عادەتیە مثلا كونوا منا لون منا لنا کۆمەلگای ئێمە وایە خەڵک یعنی ڕێز لە میوان دەگرێت خەڵک مثلا احترامی زانایان دەگرێت خەڵک احترامی خەڵکی پێداویست یعنی کەم پێداویستەکان دەگری مثلا کەماندام و ئەوانە دەگری ئەتو دەبی ئەو شتانە منداڵەکەت فێرە و عادەتانە بکەی لەگەر خۆ بیبە لە ئەو شوێنانە ئەوە یەک خاڵی دووەم پەروەردەی مەوعیزەیە واتە ئینسان بە نەسیحەت و ئامۆژگاری دەکرد نەسیحەتیان بکە خاڵش کە دەکرێتن پەروەردەی عقوبە بی مەسەلەن کو شەک نە عقوبە ئیلا تو سەری بشتێنی لاقی بشتێنی بەڵام دەکرێت ئەو منداڵەت کە ڕۆژێک پێت گوتە کوڕم ئەو شتە خراپە
هەر کاتێک کردی سبەینێ سەعاتە خۆی لێ بگریان ئەو ڕۆژەی مەسەلەن ڕوویەکت گرژە لەگەی لەبەر ئەوەی ئەگەنا فعلەن پەروەردە معنی ئەوە نییە هەر غەڵەتەش کرد و خوتە دارەکی بەستەیدا و سەری بشتێنی وەکو ئەو بابکێکەوە لە مندارەکە دەستەکانی هەموو تووشی سەرەتان دێتن کە لە قیسەیەکدا ئێمە باسمان کردو. یعنی مەبەستم پێغەمبەر صلی الله علیه وسلم اهتمام و گرنگ زۆری بە پەروەردەی مندارەکاندا حتا لە مەوزوعی لە ناخواردندا دەفەرمێ یا وەڵا مەسەلەکە ڕووی تێدەکا کول مما یەلیکە ئەم بسانە بسم الله بکە لە پێشە خۆت بخۆ یعنی بەو شێوازەی بخۆ یان دەفەرمێ یا غڵام يحفظ الله يحفظك واجباتكاني خوای گەورە ئاگاد لێ بن. مەبەستم کۆمەرێک يعني ندای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕووبەڕووی مندارەکان و غڵام يعني بمعنى يعني گچکە بەو معنایە دێتن يعني کەوا بوو فعلا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو پەروەردە جوانەی سەحابەکانی کرد مندارەکانی خێزانەکانی کرد بەڵام ڕۆژێک شەقێکی لە ئەنەسی نەدا لە فلانی نەدا تەنها ئەگە ئیشتێکی پێ کردبە نەشی کرد بە دەیگوت ئەنەس لەبیرت کردێ بڕۆ بە قسەیەکی خۆش ڕۆیەکی خۆش لۆیە پێویستە بەڕاستی دایک و بابەکان زۆر بە نەرمی زۆر بە خەمخۆرانە زۆر بە مەسئولیانە پەروەردەی مندارەکانیان بکەن هەموو شتێک لێدان نییە خەڵکانێکی هەیە مندارەکانی بەرهەرلا دەکە یعنی لێ دەگەر بە کەیف قوچی دەکە بکە بەڵام کاتێک غەڵەتێکی کرد خۆتە دارێکی دەست دەکاتە دەرەی یان زابتی زمانی بەعسیە وەردەگرێتەوە مندارەی هەندەی دی یعنی ئەو پەروەردەی قەدیمەکەشی لەبیر دەباتەوە فعلا تند و تیژی لە پەروەردەی زۆر زەحمەت کە ئەوەی کە بەخۆشی لێت وەردەگری بە توندی لێت وەرناگریتن لۆیە بەڕاست دەبی لەو خاڵی زۆر ئاگادارن ئەو کەسانێک کە داک و بابن یان مامۆستایانن ئەوەندە تند و تیژ نەبن چاو لە پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەلات وەسەلام ئەو هایە. زۆر باشە مامۆستا پەروەردەکردن لە کەیەوە دەست پێ دەکات بە تایبەت بۆ منداڵ ئایا فەرمودەیەکمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ 7 ساڵی یەکەم با منداڵەکە بۆ خۆی بێ با یاری و مەزاق و هاتوچۆ ئەم شتانەی هەبێ و 7 ساڵی دووەم تەرخان بکرێ بۆ پەروەردە و 7 ساڵی سێمیش با وەکو هاوڕێوا بن پێکەوە لەگەڵ دایک و باوکە تر ئەو کاتە قۆناغی لێدان و ئامۆژگاری ئەم شتانە تێپەڕەکە بەراوردێکیشی بکەین و لەگەڵ ئەو قەولەی ئیمامی عومەرا کە پیاوێک سکاڵا لە کوڕەکەیەکە پێی دەڵێت بەر لە زەواج دەبێتەوە بە دوای دایکێکی باش دابگەڕێم پێم خۆشە بزانم پرۆسەی پەروەردە بە تایبەت پەروەردەی منداڵ لە کەیەوە دەست پێ دەکات. وەڵا بە تاکید پرۆسەی پەروەردەی منداڵ لە پێشی هاوسەرگیری و زەواجکردن دەست پێ دەکات. ئەو باوکە پێش ئەوەی کە هاوسەرگیری بکە دەبێت لە دوو ئافرەتێکی دیندار بگەڕێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە چکەلۆ تو مهما کان باش بی ئەو ئافرەتە بتە مامۆستای یەکەم لە ناومارێ لۆ پەروەردەی مندارە ئەگەر چاک و پاک نەبوو یعنی خەبیز بخوا نەخواستە ئەوی لەسەر ڕێگاوی دەڕواتن دائما ئەولاد الولد خالەویون بەرەو لای خاڵەکان و ئەولایە دەستەوە لۆیە بنەمارەی بابرم خەزوران زۆر مهمە کابرا کە هەری دەبژێری خاڵی یەکەمەوەیە خاڵی دووەم کاتێک کە ئەو مندارە دەبی یەکەم شەیتان نقوسکەشی لێ دەدا لۆی هەر مندارێک دەبیتن زیڕێ لێدە تەنها عیسا پێغەمبەر نەبی عەلەیهی سەلاویش داچی گوتی ئین ئوعیدها بک وذڕیەتها من الشەیطان الرەجیم کە ئەو دوعایەکە خوایە ئەو ئەولادە و ئەوەی زۆریەتی دەپازم لە شەیطانی تەنها ئەو نەبیەگەنا پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم هەر ئەولاد دەبی شەیطان دایان نقوسکەشی لێ دەدەی زیڕەی لێوە دێت ئەوە خاڵێکی زۆر گرنگە لۆیە پێویستە لەو کاتێک کە مندار دەبی ئێمە کۆمەرێک دوعا شتی لەسەر بخێنین مەسەلەن وەکو بانگدان وەکو مەسەلەن أعيذكما بيغمبر صلى الله حسن وحسين دخل أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة من كل عين لامة أو دعاء لس أو من داري بخير لو زور مهمة لوي هلا بدايتي وحفظك وحسنك لو دوزك لبرامج الشيطان والشياطين كان خارج كا ناوي شي زوجوان وركبيش لبني أو شێوازی ساڵعبوونی مندارەکان من ئەوەی خارج کە عقیقەی لۆ بکەین عقیقەی کە هۆزەبانەی پێ لە جیاتی ئەوەی خەڵک عید میلادی لۆ دەکەی ئێمە بچین عقیقەی شەرعیمان هەیە کە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم مندار گەشە ناکات جا گەشەی عەقلی بی گەشەی پەروەردەیی بی گەشەی جەستەیی بی هەتا عقیقەی لۆ نەکەی هەر کاتێک کە مندار بوو لە ڕۆژی هەفتەم هەتاکو بلوغی دەبی دەکری عقیقەی لۆ بکەی لە پاشی بلوغش دەتانی ئێستا لۆ خۆی بکە کەوا بوویتە پیاوە بوویتە ئافرەت ئەو عقیقە وەکو شوکرانەیەکی خوای گەورەی ئەوە یەک وەکو حیفزێک لەو ئەو مندارێت کە دائیمەن ئەولاد نیعمەتێکی زۆر گەورەیە چاو زار و شتووە تەئسیل لێ دەکە لە شەرعداگە کوڕ بدوو حەیوانە کزبی یەکە وەلو لە کوڕی حەیوانێکی جائزە جا زۆر خەڵک دەیلۆگە کوڕ بدوو حەیوانە بەڵامە کزبی یەکە لەبەرەوەی برای خوشکانی بەڕێزم کوڕ دائیمەن زیاتر چاوی لەسەر ئەگە بڵێن فرانکەس مەسەلەن
پێنج کچی پێکەوە بە خەڵک لۆی دەگرێت گەبێن پێنج کوڕی پێکەوە بە خەڵک حەسارەتی پێدەبا یعنی فکرێتی خەلکی ئەو هاگەنا کچ و کوڕی فەرقی نییە لۆی ئەو پێویستی زیاتر بە سەدەقەیە کوڕ زیاتر لە دەرەیە معرەزە لۆ مەسایب شتووە لۆی زیاتر پێویستی بە سەدەقەیە سەدەقە تطفئ البەلا کە بەلای لا دەباتن خانش کە ئەوەیە ئەو داکبابە پەروەردەکردنی منداڵەکەیان لەوەی لە ڕزقی حەلال دەبی ڕزقی حەلال نەبێ حەرام پیسە تو تەمەشا بکە ئێستا توتنەوەی کە جغارەی پێدەخوێ نازانم بە زبانی ئێوە چی پێدەرێت یعنی توتن هەیە چیلۆ بە 5,000 توتن هەیە چیلۆ بە 2 وەرەقەیە بە 250,000 یعنی زۆر پرسیار دەکەن بابە هەموو توتنە جگەرەیە دەنا مامۆستا ئەوە پەروەردەیەکی جوانی کرایە لە کوێستانەکان بۆ ئاوەکی سازگاری درایتێ باش ئەگە جایەکی پیسی خەبیسی توشک و توتن بە ئاوێکی پاک و سازگارە ئەوە پەروەردە بکرێت بەهابی ئەدی باشە ئینسانێک مرۆڤێک ئەگە تو ڕزقی حەلالی بدەی یان حەرامی بدەی کە حەرام پیسە ويحرم عليهم الخبائث ئەو حەرامە زۆر پیسە یعنی لۆیە داکوبا پێویستە ڕزقێکی حەلالی بدەنێ خانشکە ئەوێ دوعای لۆ بکەن دوعای داکوبابان ڕەت ناکتۆ ئەولادی خانشکەی متابعی ئەولادەکەی بکەن ئێستا دەژێرنەوە بەدیع الزەمان کە شێخ سەعید نەورەسی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بکە ئیمامێکی گەورەی ئێستا خەڵک پاش ئەو هەموو دەیان سارەی ئیسفادەی لێ دەکە دەرێن عولەما پێیان سەیر بە ئەو ئەولادە لۆ هەندە زیرەکە هەرستا سەردانێکیان کرد لۆ مامۆستایەکانی وی سەردانی داکوبابیان کرد کە چون بابی لە مارێ نەبوو کە ناوی سۆفی میرزا بوو لێیان پرسی لە داشی جارێک گوتیان تو کورس سەعید پەروەردەکردیە تی والله لە ژیاندا یەک جار بەبێ دەستنوێژ شیری خۆم نەدایتە سەعیدی ئیلا دەستنوێژێکم شتە و شیرم دایت تەماشاکە ئەو نەعۆداکەی بکەن کاتێک کە بابی هاتەوە هەندێک چێری هەبن هەمووی پەرۆی لەسەر دەوی کردبوون گوتیان یا ئیمام ئەی مامۆستا لۆ دەوی ئەو چێرانە بەسێ فەرمووی لە ڕێگای دەغرودانی خەرچی تێدایە دەترسێم یعنی نەتانم یعنی متابعەت شوێنم بکەم دەغرودانی خەرچی بخۆن شیرەکە حرامی منداڵەکان بە حرامی پەروەردەبن جا فعلەن کاکە ڕیازجان یعنی بەڕاستی پەروەردەکردن دەبی ئینسان هەموو ئەو خانانە بگیتە بەر ئەو منداڵەکە ساڵح دەبێتن بەنامە تو کەسێک داکەچی خراوەکەی مامی عومەر کە گەنجەکەی جەنابش باسی وتی ناوی لێ نامە قالۆچە ئەسەم ئەولادەکم بئەسماء الأنبیاء یان خەیر ئەسما ما عوبیدە وحومیدە یان ناوێکی با کوردیش بی بەڵام خەڵکی ناوی لە مندای دەنێ ڕێگر ناوی لە مندای دەنێ هەژار ناوی لە مندای دەنێ مەسەلەن کاذبە یعنی درۆزن ئاشەم شەناوانە خەران بەر خەتەرن ئەوانە خۆی لە خۆیدا یعنی لادانە لە پەروەردەی منداڵەکان لۆی گرتنەبەری ئەو خاڵانێک کە باسم کرد لە پێشی زەواج و لە پاشی لە دایکبوون و منداڵەکەی بەڕاستی ئەوانە منداڵەکان ساڵح دەکەن ئەولادی ساڵحیش نیعمەتە لۆ خۆی و لۆ دنیا و قیامەتی ئینشاء الله زۆر باشە مامۆستا گرنگی پەروەردەی منداڵ لە چیدایە کاتێ دایک و باوک خۆیان بە پەروەردەکردنێکی ڕەسەن و دروستی ئیسلامی منداڵەکانەوە ماندوو دەکەن بەرهەمی ئەم ماندووبوونەیان چییە و وەچە بەرهەمێک دەچنەوە لە پەروەردەیەکی دروستی منداڵەکەیاندا یا چه گرنگیەک لە پەروەردەکردنی منداڵدا هەیە و بۆ ئەوەی دایک و باوکەکان بزانن کە پەروەردە پرۆسەیەکی لەگەڵەشە کە سەختە بەڵام پێویستیشە و شتێکی زۆر باش و بەبەرهەمیشە. بەرێ من باسم کرد ئەولاد نیعمەتێکی خوای گەورەیە خوای رب العالمین دەفەرمێ یەهەبو لمن یەشاء ئیناثا یعنی خوای ئەوەی کە حەز بکە یەهەب واتە بە بەخشین ئەولاد بەخشینێکی خوای گەورەیە کە بەخشینێکی خوای گەورەیە ئەو بەخشینە نیعمەتە ئەگەر هەر کاتێک ساڵح بوو پەروەردەشی جوانێ بوو چ لۆ دنیا و چ لۆ قیامەت بەڕاستی ئیسفادەشی زۆری وەکو دنیا ئینسان داک و باب شخصیەتی خۆیان کەسایەتی خۆیان ڕەنگ دەداتەوە لە ئەولادەکانیان بەڕاستی ئەوە زۆر مهمە دەبی بزانی تو بە خۆت باشیان خراوی و ئەو بازارێکە بەڵام کاتێک کە پێدەنە فران ئافرەتە فران کوڕە یعنی ئەو داک و بابەیە بزانە بەڕاستی کەسایەتی و ئینسانە لێ ڕەنگ دەداتەوە بەتایبەتی کاتێک کە ئینسانەکە وەفات دەکە لۆی پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو وەلەد صالح يدعو له إذا مات ابن آدم انقطع عمله كإنسان العمل كان قطع دبي هذا ناتين ساكي بك بلام يكلوانتي أو ولد صالح يدعو لها أولادش صالح كدعاء له ذاك بايبك سبحان الله طول الدنيا تمشابك كسك يان كريشي هي صالح صالحية
مادەم ساڵح و ساڵحەیە پڕی ناموسی خەڵکی نادا بچێشە لۆ پێیان ناکە مشتێ لۆ پێیان ناکە شەرمەزارت ناکە ڕۆژێک لە ڕۆژان خەڵکێک نایەک لە یەکت لێ بکە پێ شەرمەزار بی یعنی کەوا بتو لێ دەفسەر بەزی ناو کۆمەلگادا بەڵام تو کاتێک با ئینسانێکی چاک بی بەڵام ئەگەر یەک کات گوتی کوڕەکەی تو لەم نیدا یەک کات گوتی پڕی ناموسیم دێ کات گوتی تەشقەرەی پێ گوتی وڵا یعنی لەم نیدا تماشا بکە غەڵەتێکی گەورەی کردی منداری خەڵکی دەکوژی خەڵکی ئەزێ دەدا سبەینێ چ وەکو مادی سەبابی وا هەیە بەدەیان دەفتەر دۆلای داتە خەڵکی لەبەرەوەی کوڕەکەی غەڵەتی کردی لەبەرەوەی ناساڵحە لەبەرەوەی خراپە یعنی شەرمەزای دەکەی یان ئەو وڵاتە دەی بەجێبێ لەبەر خراپی کوڕەکەی کەوا بوو وەکو دنیا ئەولادەکە ساڵح و ئینسان لە بەسێبەری ئیسراحەت دەکا سبەینێک تو کە پێک لێکەوتی پێر بووی اختیار بووی یعنی بەساڵ ئازاتویەت و ئەو کاتێ ئەو مندارە فڕێت نادا بەرکو دەزانی داکباب چ نیعمەتێکی خوای گەورەیە خزمەتت دەکا کەوا بوو هەم لۆ دنیاش ئەو ئینسانە پێ ئیسراحەت دەکا و هەم لۆ قیامەتش پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئەولادە ساڵحەکان خوای رب العالەمین لە قیامەت پێیان دەفەرمی بڕۆنە بەهەشت دەفەرمی کە دەچن لە ڕێگای دەگەڕێنەوە خوا دەفەرمی یا ئەولاد لۆ دەگەڕن ناچن دەڵێن یا ڕەبی ئاباءنا وئومەهاتینا ئەمە داک و بابەکانی خۆمان لە ساحەی مەحشەرێ بەجێهێشتێ کو بەبێ ئەوان بچینە بەهەشتێ کو بەبێ ئەوان بچێنەوە بەهەشت و خوای گەورە ئەولادەکە ساڵحە خوای رب العالمین دەفەرمی ادخلوا الجنة أنتم وآباؤكم بڕۆن بە خۆتان داک و بابەکانتان بڕۆن ناو بەهەشتێ ها تەماشاکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئەو ئەولادەی کەوا قورئان خوێنە عەمەل بە قورئانەکەی دەکە خوای رب العالمین لە قیامەتێ تاجی زێڕین لەسەر سەری داک و بابی دادەنێ هەتا بن عەرشی خوای ڕۆناک دەکە خەڵک هەموو شانازیان پێوە دەکا یعنی غیبتەیان پێ دەبە کەوا بوو فعلا ئەولادی ساڵح هەم لۆ دنیا و هەم لۆ قیامەت ئەو پەڕ ئیستفادە هەیە بەڵام ئەگە ساڵح نەبوو والله ئینسان بەخۆی بێزار دەبێت جای خەڵک بەڕاستی پەروەردەی ساڵح بوونی مندارەکان زۆر بهێمە لەبەرەوەی ئینسان لە دەستیان ئیسراحەت دەکە هەم لە دنیا و هەم لە قیامەتش زۆر باشە مامۆستا زۆر جار دایک و باو کە سکاڵای خراپی و لارولاساری و تەممەڵی و بۆ نمونە کۆمەڵێک گرفتی منداڵەکەیان دەکەن هەمیشە شتە مادیەکان دەهێنەوە بەرچاو لە هیچی کەم نییە جلوبەرگی هەیە ژووری جیای هەیە شەو تا بەیانی سەیری تەلەڤیزیۆنەکە ئایپادم بۆ کڕیوە فەیسبووکی هەیە ینی کۆمەڵێ شت کە ئەمانە هەر خۆیان وەکۆڵێ دژی پەروەردەن ئەمانە تێکدەری کۆمەڵگەن بە خەڵکی گەورەشەوە چ جای بگا بە منداڵێکە هێشتا هیچ نازانێ بەکارهێنانی شتی مادی وەکۆڵێ گیرفانی خاڵی نیە و جلوبەرگی هەیە و ژووری جیای هەیە و ئایپاد و تەلەڤیزیۆن و کۆمەڵێ شتی دیکە ئەمانە تا چەند دژ و ناجۆرن لەگەڵ پەروەرداوە تا چەند پێویستە دایک و باوک هێندەی لە خەمی پەروەردەی منداڵەکەی دابێ هێندە ئەوە نەداتەوە بە چاویا کە 300 دلاری داوە بە ئایپادێک بۆ یان بۆ منە ژووری جیای بۆ کردو یا جلوبەرگی هەیە گیرفانی پڕە بەتەکید ئەوانە دابینکردنی شتە مادیەکانن بەڵام من پێم خۆش بوو ئەوەی باز بکەین داخە پەروەردەی منداڵ یعنی چەند نەوعەت زۆری هەیە پەروەردەی چی بکەین ئێمە بەخۆی تەبعەن ئەوەڵەن پەروەردەی ئیمانی پێویستە ئیمانی ڕوحی ئەوە زۆر مهمە ئەوجا پەروەردەی خولوقی یعنی ئەخلاقی جوانی مەسەن وا بکەین کە ئەخلاقەکی جوانی هەبێەوەش بە کۆمەرێک ڕێنماییکردن و پیشاندانی هەندێک مەسەلەن مەسائیلی چاک لە پێش منداڵەکەدا چاوت لێ بکە کە دیتی بابەکەی چەند بەزەیە لە ناوەندی جار دێتە خوا دەستی کۆرێک دەگریتن ئەوە سبەینی خولقەکەویش جوان دەبی یان لەگە خەرچی چەند بەڕێزە لۆ تەمەشا دەکەی ئەو باب و داکانەیەکیان لۆ منە لەگەر میوان لەگەر دۆست و حبابەکان بەڕێزن مندارەکانش بەڕێزن ئەو پەروەردەش زۆر مهمە خالش کە پەروەردەی جسمیشمان پێویستە لە ئەولادەکان بەڕاستی ئەوەشە لەسەر ئێمەیە مەسەن فێرە وەرزشی جوانیان کردوەوەی پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم علم ئەولاد السباحة یا مەسەن فێرە ڕمیان بکە فێرە مەلەوانیان بکەن فێرە مەسەلەن زۆران بازیان بکەن ئەوانە ئەوەش پەروەردەی جسمیە و پەروەردەی عەقلیان بکەن بەرێ پەروەردەی عەقلی مثلا هەر سواری کێسە دەکە سەیارە مەلەوانیش دیارە لەگەر ئەو شیر و تیر هایشتن و پەروەردەی عەقلیان بکەن یعنی بەڕاستی و نەکەی منداڵەکە منداڵێکی یعنی کەم عەقل و عەقل قوفر دراوی بێتن یعنی مەسە شتی بێ خەبەر بەرپێش وەرە کوڕم بزانە بیلەوەی بکۆی داخەڵ کوم مەسلحەی تێدایە ئەو پەروەردە عەقلیە زۆر مهمە پەروەردەی نەفسیان بکەن یعنی لە ڕوو نەفسەوە داخۆ منداڵەکە نەفسیەتی کوا نفسیەتێکی یعنی زەلیل و دەستپانکەرەوەی نەبیتن یعنی بەڕاستی نفسیەتێکی بەرزیەبی نەک تەکەبر بەڵامەکو عیزەت پەروەردەی ئیجتیماعی بکەین کاکە ئێستا خەڵکانێکەیە وا دەزانی هەموو پەروەردە لەوەیە کە منداڵەکەی شەهادەیەکی بەرزیەبی وەسەلام بەڵام کاتێک ناتەنێ کۆمەلگای خۆی بژی کاکە
نازانی میوانداری چه، نازانی خزمایەتی چه، نازانی سەردان و مناسبەت چه، نازانی یعنی دۆست چه، جیران چیە. ئەوە کاکە دەبی پەروەردەی ئیجتیماع و کۆمەڵایەتیشی بکەی کە کاکە باب هەیە، داک هەیە، خزم هەیە، سەردان هەیە، نخۆش هەیە، لێ قەومان هەیە، ئەو نەعشتانە هەیە، پەروەردەی ئیجتیماعیان بکەین. پەروەردەی اقتصادی چەند مهمە کە فێری اقتصادی بکەی. ئێستا منداری وە هەیە مثلا 50,000 بدێتە بەڵامی سەرف دەکە، بەڵام کاتێک کە فێرت کرد کوڕم ئەو 50,000 ئەتو کاتێک کە ڕۆژێ 2,000 سەرفەکەی بەشێ 25 ڕۆژت دەکاتە، نەک بە ڕۆژێکی بەدانە چەمی سەرف بکەی، فێری اقتصادی بکەی. پەروەردەی مەسئولیت لە مارێ، مەسەن ناوە ناوەشتەشی لە مارێ بدێ بە دەستمەندارەکەت، هەوڕووکردمەوە عالی جەنابەتە، یعنی ئاگا لێبی لۆی تەمەشای کۆمەلگای زمانی پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم، یعنی پێغەمبەری خوایان برد لۆ دەشتێ لۆی پەروەردەی شوانێتی کردی. هەر پێغەم ما من نەبی ئیلا وقد رعاها، هەر پێغەمبەرێکە بێ ئیلا شوانێتی کردی. لۆت کە فێرە مەسئولیت دەبی. ئەو هەموو حیوانەی لە بەدەستیە کە ئەنەما مدیری و حیوانەیە سەد مەڕوو بزنی لە بەدەستی، یعنی ئەو مەسئولی 100 نەفەریە. تەمەشاکە لە تێنەتی، لە برسەتی، لە جێلۆکردنەوە، لە دیفاع لێکردن لە هەموو شتەکان مەشایکەکانی حیوانەکان نەخۆش دەبی، عیلاجی دەکا، یعنی تەمەشا لە سەرما و گەرماکردن کەوا بوو هەموو ئەو شتانە پێویستە ئەوجە پەروەردەی عەمەلی. پەروەردەی عەمەلی کووە؟ مەسەڵەن لۆ نمونە ئەتوو ئیشەشی دەکەی بە مندارەکەت دەرێ کوڕم، هەر کاتێک فەقیرێک لە دەرگایدا وەزعی خراپ و دەرگالێ دەکەیەوە، پێشوازی دەکەی ئاوش دەدەی، ئەگەر داوەسی کرد هەبوو بیدێ بە قسەی خۆش، یعنی جار بەجار بە خۆت تاقی بکەوە، بە خۆت تاقی بکەوە. زۆر مهمە. بابێک دەبێت مەسەڵەن فەقیرێک هەیە خێری پێ بکە، بقەی ناکە، بازار دەبداتە دەست مندارەکەی عەمەلیان بچی ئەو مندارەشتەی و ئەو فەقیرێ بەلۆیە فێر دەبی. فێر دەبی سبەینێ گەورە بێت، ئەوەی لە مێشدا خەزن دەبیتن. کەوا بوو هەموو ئەو پەروەردانە زۆر مهمن. پەروەردەی مەوزوعی شتە مادیەکەن ئەوە شتەشی بەسیتە، وەڵڵاهی مندار زۆر تەمەشای کوڕە مەسئول و ئەو خەڵکانی بکەوانێک کە بە پارەی حەرام سیارێ بە 3 دەفتەر و 5 دەفتەر لەبەر مندارەکانیتن، هەموو دەبێت دەفتەر دۆلارێن لەناو بەرچێ، بەڵام قەنەعەتم بکە خوێندەواریان نییە، قەنەعەتم پێ بکە یعنی خێرەچیان لۆ خۆل و داکوباب لۆ کۆمەلگەیان، بەڵکو زەرەریان هەیە. تشتە مادیەکان شتەچی وانینە. ئەگەر ئەتوو لە شتە لەوانە پەروەردەت کرد لەو هەموو شتانەی، ئەو دەشتە مادیەکان بەخۆی یعنی کوڕەکە لەکنی هەندەگران نای. بەڵام ئێستا مەوای هاتیە ئەوە دەکە منەتەی لە سەمندارەکە دی وام نەکردی، ئێکاکە وا دەکەین لەسەرت واجبە، ئەتوو لە کیلۆمتری لەسەر دەکەی لەسەری واز، بەڵام دەکرێت بێ کوڕم ئەوەندەی پێم کرابی لۆ جەنابەتم کردی هەندەم پێ دەکرێت لەبەرێت خودت زانی یعنی مەسەن معاش و ڕاتبەکەی ئێمە مەحدودە، بەڵام لە هەمان کاتدا کوڕم پێویستە ئێمە وا بکەین، ئێمە وها پەروەردە بکرێن لۆی هەر بابێک هەر داکێک ئەگەر بە تەواوەتی ئەولادەکەی پەروەردە کرد، وەڵڵاهی ئەو ئەولادە بەڕا دەبتە نیعمەتێک، دەبتە خۆشیێک، دەبیتە مەدرسەیەک لۆ غەیری خۆی. لۆیە پێویستە فعلەن هەر بەستە مادیەکان بەسە نەبین، شتە ڕوحیەکان زۆر مهمن، جا خوێندەواریە، جا عەقلیەتی گەورەیە، جا حەزکردن بە مەسئولیەتە، جا مەوزوعی دین و ئیمانە، هەموو شتەکان پێویستە ئەو مندارە پەروەردەی تێدا بکرێتن. زۆر باشە مامۆستا، کاریگەری میدیا و زنجیرە دراماکان بە تایبەت بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانە دەیاها کەناڵ هەن، دەیانها میدیا هەن کە زنجیرە دراما و فلیم و گۆرانی وڵاتی بێگانان، وڵاتێک کە نامۆیە بە کەلتور و زمان و ئاین و عادات و ئەم کۆمەڵگەیە دەیهێن و وەری دەگەڕن و منداڵەکانیش بە جۆرە لە جۆرەکان وەکو دایک و باوک و خوشکبراکانی دیکە ئالوودە بوون. کاریگەری میدیا و زنجیرە دراماکان بە تایبەت لە بارە سلبیەکەی چی دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵ، یا چۆن بۆ نمونە ئەرکی پەروەردەکردن لە دایک و باوک دەسەنێتەوە و دەیداتە دەست میدیا و زنجیرە دراماکان ئەم سەر لە نوێ کەسایەتی ئەم مناڵەتدا دەڕێژێتەوە؟ وەڵا بەتەئکید ئەوانە بووینە بەرپەستێکی زۆر گەورە لە بەردەم داک و باب و لەبەر مامۆستایانی بەڕێز کاتێک کە ئەو ڕۆڵانە پەروەردە بکەن. بەڕاستی ئەوانە بووینە یان بەربەستێکی زۆر خەتەر و خراپ، بەڵام هەر ئەوەندەش نییە، بەڕاستی زیاتریش. فەیسبوک و مۆبایلەکان ڕێزم هەیە کەوا تەکنەلۆژیایەکی پێشکەوتووە، نیعمەتێک کە خوا لەگەر ئێمە کردێ، بەڵام بوویتە مەوزوعێک بەڕاستی کە دەبێت زۆر ئاگامان لەیان بی. و ئەو درامایانە کە پەخش دەکرێن کەوا نەقلی زبانی شیرینی کوردی خۆمان دەکرێن، مع الأسف خۆزگاشتی چاک بان، بەڵام بالعکسشتی خراپە، دەبینی ئەولادە بەگوێی داک و بابی ناکە، لە پێش چاوی مەسەلەن داک و بابی خراپەی دەکە و چاوی لێ دەکە، حتا زۆرجە حاڵەتی کوشتن و خۆخنکاندنیە تێدا هەبووە کەوا دەبینیت یعنی مندارەکان چاویان لێ کردیە و لە بەینی ژن و مێردەکان کە ئەوانش بەڕاستی ئەوە تەئسیرێکی یەکجار گەورە دەکەن. بەخۆی بە دەرەجە یەک دەبینی ژن و مێردێکن ئەو ئافرەتە
شەقلە بن گوێی پیاوەکەی دەدە یان بە گوێی ناک یان خۆی لە تووڕە دەکەس سبەینی ئەو ئافرەتە داچێ و منداری و ئەو هەلوێستە دەی بەرامبەر بای مندار کە ئەو هەلوێستە بوو لە ناو مارە یعنی شقلژانێک پیا دەبێت لە ئەو مارێک کەوا بوو هەر کاتێکی بینی داک و بابی کە تێکتو بەو نەوعی تاثیر لەسەر مندارەکان دەکە خاڵش کە بەڕاستی دەوروبەر و یعنی برادەر و دەوروبە زۆر تاثیرێ بەڵام بە دەرەجەیەک مەوزوعی ئەو درامەیانە یاخود فەیسبوک چونکە ئەوانە هاتە ناو هەموو ماڵێک هەموو غورفەیەک هاتە ناو بەخچی مندارەکانمان بەڕاستی زۆر تاثیرێ دەبی زۆر ئاگامان لێبی یعنی دەبی زۆر بە خەتەرەکی ڤایرۆسێکی زۆر خەتەر تێبگەین لەسەر خۆمان و عائیلەکەمان ناشکرێت لەو کۆمەلگای ئەوڕۆماندا بەڕاستی خەتەرترینشت تونند و تیژە بەرامبەر مندارەکان چونکە زۆر داک و بابی وە هەبووە کە دەبینی خۆی لە مندارەکەی تووڕە کردیا یەکسەر چووە خۆی کوشتیا خۆی خنکاندیا خۆی لە سەربان هاشتە خوارێ لە بەرەوەی فێرە ئەو شتانە بۆ لەو درامایانە لۆی ئەوڕۆ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة دبي أو بري حكمة من هبي وأو بري موعظة حسن من هبي حسنة من هبيتن وأو بري برادراتي بي براسي داك باب أجا برادر نبن لقى أولادك يريزني لينن براسي زور خطر من زور زادرين يعني أوي كبر بقوركردني من دارك يذكر استفادة لك بكم كرنا وليناك مسلومنا كابرا كورك يكتسك غلط شيء ذكاء دريتو هيتني صفري أو تك فرانك تو فرانك وهابوا أو زور خطر نفسيتي أو من داري بلام بيبري أتو إنسان شيء جوري أتو كساعات شيء بريزي كرم أتو لزجاي مني أتو زور جوري أتو زور بريزي أتو زي مدح الصناي يعني حيف لو زنابد أو دراما دابن الشكاو هندك ما حيف لو زنابد أو مثلا السايتي بكيو كلاجا الشخص تزنابد ناوشت تزور لو يجورتري بهيستري يعني بمدح الصنا بتصوري من بمدح الصنا كزياتر وبنرمني يعني وبحكمته وانا دبي او دراما انا بقورين لو باشي انا بتاكيد كاك الرياض والله نك تاثيري هي بركو سرطانك وشيميا بارانيه كبرامبر من دارك كمان ذكري خوابنا ما يا ربي زور باشا ما مستيان لە ئێستادا لە بەردەم پشووی هاوین داین پشووی هاوین گرنگیەکی تایبەتیە بۆ لە پەروەردەکردن یان بەرەو خراپترکردنی منداڵ زۆر جار منداڵمان هەیە لە پشووی هاویندا زمانێک فێر دەبێ چەند جوزئێ قورئانی پیرۆز فێر دەبێ یان لەبەری دەکا و کۆمەڵێکی هی باشمان هەیە کۆڵان بۆی دەبێتە شوێنێک بۆ خراپترکردنی یا پەروەردەیەکی ناڕەسەنی فێر دەکا گرنگی پشووی هاوین لە پەروەردەدا چییە دایک و باوک چۆن بتوانن سوود لە پشوەکانی هاوین وەربگرن لە پەروەردەکردنی منداڵ و ناردنیان بۆ خولەکانی قورئان و لەبەرکردنی قورئانی پیرۆز و مزگەوتەکان بەڵام بەتەئکید یەک لەو نیعمەتانێکی خوای گەورە لەگەر میلەت و کۆمەلگای ئێمەی کردیە ئەو هەموو سەنتەرات و ئەو هەموو مەسەل مەراکز تەحفیزی قورئانانە کە پێشتر نەبووە بەڕاستی لە زمانی کە ئێمە مندار بووین پێش ئێمە شتانە نەبووە لە هاوینەدا بەڵام ئێستا لە نیعمەتەکانی خوای گەورەیە کە ئەو هەموو سنترە ڕۆشنبیری هەیە ئەو هەموو مامۆستا بەڕێزە هەنا ئەو هەموو مەسەلە مەراکزی بنکەی تەحفیزی قورئان لە زۆربەی شار و محەلەکاندا هەیە دەبی ئەوە بە هەڵێکی زۆر باش بخۆزین و بەڵام ئەوەش دەبی ئاگامان لێبی یعنی هەندێک تشەیە بەڕاستی عمر بەزایعدانە مەسەلومنە مندارێک لە دەرسێکی باشە پێی نابێت لە بەو دەرسەی دابنێەوە ئەوەش دەبی بە شێوازەشی باش بی جای لە ڕووی قورئان و ڕوحی ئیمان و عەمەلێکەوە شتێکی باشە هەرکووی هەبی ئەگە دووبارە و دەبارەش بی ئینشاءالله هەر قازانجێ بەڵام دائیمەن تەمەشا بکەین دەبینی ئەو تەمەشادێکی ئەو منداڵێت و لە چ دەرسێکی خراپە مەسەلومە لە عەرەبی زەعیفە یان لە ئینگلیزی یان لە بیرکاری یان مەسەلەن هەر شتێکی وایە ئەتوی لەوەی دەورەی پێ بکەیت نەک لەوەی کە باشە بچی باشتری بکەیت وێ باشە باشتری باشترە بەڵام هەندێک تشەیە مەسەلەن لۆ منە زۆر پێویستە لۆیە دەرێ من جەرەبە المجەرەبە هەر کەسێکەوە كشتشي يعني كتجربة كردي بزارش كده بخوين تو كلي دزاني تو مثلا بس لو خاطي شي آسان كاري لو من داركي دري بيخوش آسان كاري أو براسي شتي مزوزة دريم بسرطان شتي بسيط يعني فيركن بلام كاتي كفيبون شتي قرص وتنجان فيكن لو خاطي بقوة بن لو خاطي بقوة من لو اشتانا بالتأكيد أو خلا نعمة شخواي قوري كوا هنا لو هاوي من دارك كمان دستي عم بقرين خواهی گەورە شاهدێک کە لە سەرمان دەستیان بین ئەو مەراکیزانە فێرە ئەدەب و ئەخلاق قورئانێکی جوان و هەندێک ئەو دەرسانێک کە تێدا زەعیفن یعنی ئیسفادە لێ بکەن ئەوەش نیعمەتێکی خوای گەورەیە بە تەئکید زۆر پێویستە چونکە بزانن لە مقابلی وێگە نەستە ئەوەیە لە دەرێشتی خراپ فێرە بی يعني بالتأكيد أجر نستق لو شانا وقت كي بزاع درولوه زي أسفة دبينين
لە کاتێکدا شەو ڕۆژ منداڵەکان دەبین لە کۆرانێنە لە کاتی گەرما لە کاتی ئیسراحەتی خەڵک ئەوەن هەخەرچی تۆپێنێ و خەرچی مەسەلەن گەڕان و فەیسبوک و موبایلن هەتا سبەینێ لە سەجادەکان و ناو حەدیقەکان و مەسەن پارکان دەکەون بەڕاستی ئەوانە جێی ئەسەفن دەبی داک و بابەکان زۆر متابعەشی جدی بکەن لەگە منداڵەکانیان لایەنی کەمی دەورەک و خولێکی باشیان پێ بکەن لەو هاوینەی ئەوە ئاکتێکە لە سەرشانی داک و بابەکان بە هەر باجێکەوەی دەبی لۆیان جێبەجێ بکەن. زۆر باشە مامەساگیان کۆتا پرسیارم ئەو هەڵە ناپەسەندانەی لە پەروەردەکردنی منداڵدا دەگیریانە بەر زۆر جا دایک و باوک شتێک هەڵەیە بۆ یام زۆر جار شتێک خراپە ناپەسەندە بەڵام لە پەروەردەکردندا بەکاری دێن پێم خۆشە بزانم کامانن ئەو هەڵە ناپەسەند و خراپانەی کە لە پەروەردەکردنی منداڵدا هەن و پێویستە دایک و باوکەکان وازی لێ بهێنن. والله هەندێک تشتەیە طبعاً هەلەی قەولی هەیە هەلەی عەمەلیش هەیە. ئێستا لۆ نمونە هەندێک کەس وا تێدەگا مەسەڵەن لۆ منە بە قسە دەرێتە منداڵەکەی تو هیچ نی دەرێتە منداڵەکەی تو نەبای باشتر بووی دەرێ منداڵەکەی خۆزگات و یعنی پارچە بی یان دەرێتە منداڵەکەی تو عاقل نی یان دەرێتە منداڵەکەی تو نابیە هیچ بەڕاستی ئەوانە ڕوخێنەرن ئەو هەلانە ڕوخێنەرن. ئەمن ببیرم دێ سوێن بەو خوددایە کە ڕوحیمەی بەدەستە پیاو هەبووە طبعاً داک و بابنا خەرچیت کە هەبووە یان حتا خەرچی تەسی دەکا هۆکە بەدەیان زەر بەم نگوتە تو فێرە خوێندەواری نامێ باشەوە غەڵەتەوە ئەوە قەولێکی غەڵەتە یعنی ئەو قسانە زۆر غەڵەتن یان ئەتو عاقلنی یان تو هیچ نیە ئەو شتانە ئەوە هەلەی قەولینە. هەلەی عەمەلی بەڕاستی هەلەی عەمەلی ئەوەیە کابرا مەسەلەن تند و تیژ بە لەگە منداڵەکەی ڕۆژێک دەرسێکی مەسەلەن لە دەرسێکی دەرەجەی زەعیف بە لێدا و بکوتە بکوڕەوە یعنی بەڕاستی و غەڵەتە هەلێکی زۆر غەڵەتی گەورەیە یعنی زۆر خراپەوە ئەنی زۆر خراپە یان لە جیاتی ئەوەی منداڵەکەی بنێتە مرکزێکی تەحفیزی قورئان شوێنێکی کە ئیسفادە لێ بکە دەینێرێتە مەسەل شوێنی مۆسیقای فێربی یان دەنێتە مەسەلەن بازاڕێکی کەوا خوانەبی کەس نازانێت چی لێ دەکرێتن بەڕاستی ئەو شتانە زۆر غەڵەتن دەبی داک و بابەکەی خۆیان لێ پارێز یان تەمەشا دەکەی لەسەر شتێکی بەسیط لێدانێکی زۆر تون عقوبەشی زۆر تون پیاوێک گوتی جارە چمە مارە برادەرش تەمەشام کرد کوڕەکەی لە دەرێ سۆندەی دەناو تانکی گازی سیارێکەوە نابوو دەناو جۆگەی نابوو گوتم باشە تو لۆ گازی دەکەیت دەدا تا سیارەی گەلابەوانە برێم ئەوەی زۆر دەگرن گازی گوتی وەڵڵاهی بابم ئەو هەموو جوونەی پێدامە شەقی لێدامە لەسەر من مستحق لێ دانیمە وەڵڵاهی لەرچەوی ئێستاواوە دەکەم ئەمە بەستم تەمەشا بکەن ئەو هەڵەتانە ئەو هەلە و غەڵەتانە غەڵەتی عەمەلینە بەڕاستی ئینسانی مسلمان دەبی نەرم بی لۆی پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم يعني لاعبه 7 حفص سالم بس لقى من داركي صعبته قسيان لقى بك صعبتي الشرعي بيغمبر صلى الله عليه وسلم صعبتي لقى اولادك كان ذاك يعني اول رسول الله الرحمة درويش حسن حسين سواري بشتي بيغمبر صلى الله عليه وسلم يعني ديقو باز حشتو كتان باز ما بس هو سن مهمة يعني اوزا ادبه 7 اوزا بادب يعني مثلا في ادب دك كرم او غلطه كرم بدسي راسنا عندك كرم دنيا بخلقنا هذا يعني ما بس خالك يا وشتانين هر نەک لە حەف ساری لە حەف مانجیوە و ئیشی لێدانە هەتا دەگاتە بیساری توخوا ئەوە معقولە یعنی ئافرەتی وا هەیە لەسەر غەڵەتێکی گچکە یعنی منداری داخ کردە داخ یعنی داخکردن بە مراکی چای بە مراکی شوێ سۆ لەسەر دەستدانای دەستی سوستاندیە یعنی بابی وا هەیە مەسەن وا لە مندارەکەیدایە دەستی شکاندیە لاقی شکاندیە باشە و کەنجی پەروەردەیە ئەوە کەنجی پەروەردەیە ئەوە بەڕاستی و هەڵێ هەن گەورەنە یان چارەسەریان ناکرێتن بەڵکو پێویست دەبێ ئەمە خۆمان لەو تند و تیژەی بپارێزین نەرمونیان و برادەرایەتی مەوعیدەی حەسەنە مەدحی مندارەکان و لەگە خۆبردن لەو شوێنە گەورە و مهمەکان بەڕاستی ئەوانە زۆر مهمە زەکاتی خۆ ببیرم دێ بابەکان مندارەکان دەبردە دێوەخان و شوێنەکان ئەو کەڵکەی کە خەڵکی ڕدین سپێ و معقول و مامۆستای ئاین دادن قسەی گەورە و یعنی بە نرخیان دەکرد مندارەکە لێیان فێرە بوو ئێستا ئەوە نمایە کاکە يعني كابا لقى خوي دبا لو شاي لقى خوي دبا لو نادي لقى خوي دبا بلام لقى خوي نابا لو مدرسة شي علمي وزانستي وبروردي وشيني قورة كاكي إسفادة اللي بكا كوابو كومارك هذا ندبي داك بابا كان خويان لي باريزن ووشتن زور بي غلطات زوزة داك باب ديرتم دارك عاقل با يكون اخو عاقل من بدرستي وين يدتو هستا حاكم بدي خو عاقل بس عاقل با بس عاقل بي وبخوي خو عاقلك اي كما دبيتو من دار قورا ناكري يعني عقلي من داي نات عقلي بلام ذكري امن وشي من دارك خوقس كمو يعني بما خو بما استي صعبتي لقرب كم لو يتمشارك دائما
دۆلکەی ئەو پەرداغا دەبێت دۆلکە خۆی نوێی کاتە ئاو لەسەر لە ناو پەرداغ نەک پەرداغی خۆی بنکاتەوە کەوا بوو دەبێت دائیمەن داک و بابەکان یعنی لۆی منداڵەکان لەگەڵیان تێکەر بن لەو گەوراتی خۆ بێنە خوای لەگە منداڵەکان دابەزن سەعاردی لەگەریان گەمە و سوحبەت و خۆشی و تشتی شەعیک هەر کاتێک غەڵەتێک بۆ ئەوە غەڵەتە بەڵام نا بابی وا هەیە مندانێتە بەرچاو لەگە من نانی نەخوا لەگە من ئاوی نەخوا دەستی بەدەستم نەکەوی یان وەچێوە سەحابە هاتە خزمەت پێغەمبەری خۆی رسول الله رسول الله صلی الله علیه وسلم ئێستا چەند مندان تا ئێستا یەکم ماچ نەکردی یعنی ئەو کەسەی کە پێغەمبەر ئیمامی عومەر ڕەحمەتی خوای کە نووسی بکاتە والی دیتی مندارەکەی لۆسەوە ئیمامی عومەر دەگوت یا ئێمە کودەی مندار وا دەگوت لۆتوە ناگوتە نەخێ مندارەکان تا ئێستا نوێنە بێنە مەجلیسی من جا فەرموویەوە منداری خۆت پێ ئەوە نەخی کوڕ ڕەحمەت بەخێر دەچێت ئەوە کۆمەڵێک هەڵەی گەورەنە بەڕاستی ناکرێت لێرە هەموو شتەکان بڵێن بەڵام کۆمەڵی هەلەیەکی زۆر گەورەنە هەر لە خێزان و پێکەنان و لە پەروەردە و لە ناولێنان و لە یعنی کۆمەڵێکتیش تەقلیدی نەسارەکان هەموو سارە عید میلادش لۆ دەکات چێوە فێر لە تەقلید نەسارای دەکات لە جاتی عەقیقەیەشی لۆ بکە لە جاتی دانشی دوو نەسیحەتی بکە یعنی بەڕاستی کۆمەڵێک هەر لە نەخوای گەورە پەنامەمەدە لە وەڵانێشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فەتحی زراری زانای ئاینی کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بووی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تام ساتە بینەرمان و تا بە یەک گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە.